نهار راپورێکی ببینن لەسەر هەفدیتنا تایبەت یا ئەمانوئێل ماکرۆن دەگەڵ ماڵباتە شەهید هۆجام سۆرچی شەهید هۆجام سۆرچیش خوا وەکە سمبولا پێشمەرگە و شەهیدن پێشمەرگە لە هەمبەر داعشی بوو ji ber ku demako de 25 Şubat 2015 da Daişê bi avayekî dilêş hovane ew pêşmerge girt û serjê kir. Vêca Emmanuel Macron çû malbata wî dît, zarokên wî dîtin, zaroka wî herî biçûk vê demê her bîrê nayê kanê kengî çawa bavê wî hatiye şehîdkirin ji ber ku vê demê gelekî biçûk bû Macron bi germî destê wê girt û yek bi yek digel hemû wan zarokên digel hevjîna şehîd Hocam axivî o di serûçavên Macron jî xemgîniyekiye diyar bû. جلە کوردیە سوورەکەی لە تەنیشت جلی پێشمەرگایەتی باوکی شەهید بووی لە دۆڵابەکە دەردەهێنێت. نەدای تەمەن 8 ساڵ بچووکترین منداڵی شەهید هوجام سۆرچیە. ئەو پێشمەرگەیی شێوازی شەهیدکردنی لەلایەن داعش کوردستان و زۆربەی جیهانیشی تاساند. نەدا 2 ساڵان بوو کە باوکی شەهید کرا. هیچ یادەوەریەکی لە باوکیەوە نییە. بەڵام بیرەوەریەکانی هاوڕێ و هاوسەنگەرانی باوکی و ئەو ڕێوڕەسم و سەردان و ڕێزلێنانەی کە بۆی دەگیرێن باشترین ڕێیناسینی باوکی بووە. ئێستاش بەجلی کوردیەوە خۆی بۆ بینینی سەرۆکی فەڕەنسا ئامادە دەکات. ئەزی کە سۆرە ڕۆژێ دیم کڕی برای من گوتی دەچینە مسمرۆوەکی فەڕەنسیە ئەس دەچم لەوەی دەشدە عالەمی کوردستانی بڵنکە. کاتی دیداری سەرۆک هات. بنەماڵەی شەهید هوجام وەک سیمبڵێک بۆ ڕێزلێنان لە شەهیدانی دەستی داعش ئیمانوێل ماکرۆن دەبینن. بە جلی کوردی و جلی پێشمەرگایەتی و بە ئاڵای کوردستان کە وێنەی باوکیان لەسەر نەخشاندووە بەڕێدەکەون. مەسعود بارزانی سەرۆک و پێشمەرگە بنەماڵەی ئەو شەهیدە بە سەرۆک ماکرۆن دەناسێنێ. خەمی لە دەستدانی باوک و سەربەرزی گیانبەختکردنی گریان و پێکەنینی ئاوێتەی دیدارەکە کردبوو. دوایین وێنەی شەهید هوجام لەلایەن بنەماڵەکەی کرایە دیاری بۆ سەرۆکی فەڕەنسا. خۆشحالیەکی زۆری دەربڕی لە بەرامبەر عایلەی شەهید هوجام سۆرچی پشتیوانی خۆشی توپات کردەوە بۆ گەلی کورد و هێزی پێشمەرگە وتی بەردەوامیش دەبین. شەهید هوجام گوتی دەنگدانەوەی لێکەتەوە بە گوتی ئەو وێنەیەکمان پێشکەشی بە سەرۆک ماکرۆن کرد گوتی ئەم وێنەیە هەمان کاتەکە شەهید هوجام هاتۆتە شەهید کردە ئێمەش پێمان وت بڵێ بە ئێمەی وت ئێوە شەر پێشمەرگن وەکو باوک ئێمەش پێمان وت و هەردووکمان پێشمەرگەین و هەردووکمان بەردەوام ئەبین. هوجام عەبدوڕەحمان خدر ناسراو بە هوجام سۆرچی لە ساڵی 1970 لە گوندی بەردەسووری شارۆچکەی ڕۆڤیای پارێزگای دهۆک لەدایک بووە. باوکی 6 کوڕ و 5 کچە. لە ساڵی 1991 بووەتە پێشمەرگە و لە مانگی 8 2014 بە برینداری کەوتە دەستی چەکدارانی داعش. لە 25 2015 لە گۆڕەپانێکی مووسڵی پایتەختی خلافەتە ڕووخاوەکەی داعش بە تۆمەتی پێشمەرگە بوون شەهید کرا. ئەو ڕۆژەی کە شەهید هوجام شەهید کرا بۆ پەڕی دڕندەیەوە بە دەستی داعش وێنەی پێش شەهید بوونی و چیرۆکی شەهید بوونی بوو بە ڕۆژەوی زۆربەی میدیاکانی جیهان و تەواوی سۆشیال میدیای تەنیەوە. چیرۆکی شەهید بوونی شەهید هوجام و هەموو ئەو کەسانی کە گیانی خۆیان لە ڕێگەی خاک و وڵاتدا فیدا کرد بۆتە سەربەرزێکی هێندە مەزن کە بینینی خانەوادەکانیان لە ئەجێندای سەردانیکردنی سەرۆکی وڵاتێکی زلهێزی وەکو فەڕەنسا بێت. پێیان سەربەز ڕوودا و ڕۆڤیا